تا دێت پەیوەندیەکانی ئەمریکا و عەرەبستانی سەعودی ئاڵۆز دەبێت. سەرڕای پشتیوانیە بەردەوامەکانی کۆشکی سپی لە بەرپرسانی ڕیاض بەتایبەت لە پرسی کوشتنی ڕۆژنامەنووس جەمال خاشقچی. بەڵام هەریەکە لە دەستگای هەواڵگری ئەمریکا و ئەنجومەنی پیرانیە وڵاتە هەڵوێستی جیاوازیان نیشانداوە. ئەنجومەنی پیرانی ئەمریکا بە کۆیدەنگ پرۆژە بڕیارێکی پێشنیاز کرد سەبارەت بە دۆسیەی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی دیاری سعودی کە سەرەتای تشرینی یەکەمی ڕابردوو لە کونسوڵخانەی وڵاتەکەی لە ئەستانبۆڵ کوژرا. بڕیارەکەی ئەنجومەنی پیران بەرپرسیارەتی تیرۆرکردنی جەمال خاشقچی دەخاتە سۆی محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە. هاوکات داوای دادگایکردنی سەرجەم تۆمەتبارانی دۆسیەی خاشقچی لە سعودیە دەکات. هەنگاوەکەی ئەنجومەنی پیرانی ئەمریکا پەیامێکی بەهێزی سیاسیە بۆ بەرپرسانی سعودیە. هاوکات زەنگێکە بۆ کۆشکی سپی بە تایبەت دوای ڕەتکردنەوەی راپۆرتێکی هاوشێوەی ئاژانسی هەواڵگری ئەمریکا لەلایەن دۆناڵد ترامپەوە. هەر سەبارەت بە دۆسیەی خاشقچی ڕەجەب تەیب ئەردۆغان لە تازەترین لێدوانیدا لەو بارەیەوە ڕایگەاند بکوژانی خاشقچی لای تورکیا ناسراون. وتیشی دەزانین بکوژەکان نزیکن لە محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە. ئەردۆغان ڕەخنەی لە بەشێک لە وڵاتانی جیهانی ئیسلامی گرت و ڕایگەاند ئەوەندەی بە شوێن بەرژەوەندی خۆیانەوەن ئەوەندە گرنگیان بە دۆسیەکە نەداوە. ئاماژەی بە هەنگاوەکەی ئەنجومەنی پیرانی ئەمریکا کرد و ڕایگەاند لە دۆسیەی خاشقچیدا هاریکاری دەستگای هەواڵگری ئەمریکایان کردووە و ئامادەی هاریکاری زیاتری واشنتۆنیشن لەو بارەیەوە. لە لایەکی ترەوە وەزارەتی بەرگری ئەمریکا داوای قەرەبوو لە هەریەکە لە عەرەبستانی سعودی و ئیمارات دەکات لە بەرامبەر پێدانی سوتەمەنی بە فڕۆکەکانی هاوپەیمانی عەرەبی لە یەمەن کە سعودیا سەرکردایەتی دەکات. لەو بارەیەوە وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاندووە پێویستە سعودیا و ئیمارات 331 ملیۆن دۆلار بە ئەمریکا بدەن. وتیشی ئەو دوو وڵاتە لە بڕیارەکە ئاگادار کراونەتەوە. هاوکات ئەنجومەنی پیرانی ئەمریکا بە کۆیدەنگ پرۆژە بڕیارێکی پەسەند کرد لەبارەی ڕاگررتنی هاوکاریە داراییەکانی واشنتۆن بۆ هاوپەیمانی عەرەبی لە یەمەن.